ماوەی 3 ساڵە بچووکترین دەرفەتی هەبێت لە لادیوارێکی قوتابخانەکاندا دەست بە دروستکردنی تابلۆ دەکات. لە ئێستایا خەریکی کردنەوەی دەورەیەکم بۆ ئەو قوتابیانێکە سومەیە عەبدولقادر تەمەنی 18 ساڵە و لە پۆلی 11ی وێژەیدا دەخوێنێت. بەهرەیەک کە لە منداڵیدا فێری بووە، ئێستا دەیانکاتە نەخشی دیواری قوتابخانەکانی شار. بەهرەی خۆم بەرەو پێشە بەم توانای خۆمە هەر حەزیشم لە ئیشی سەر دیوارە لە هەموو ئیشەکان چکە هونەر زۆر بەش ئەگرێتە من زیاتر حەزم لە سەر دیوارە لە مەکتەبەکان دەستم پێی کرد چکە پێویستم بە قوتابخانە بوو تا بەهرەی خۆمیان پیشان بام توانای خۆم هێزی خۆم لە هونەرە بزانم هونەر چییە پێیان پیشان بدەم. سومەیە دانیشتووی سۆرانە بێ جیاوازی بەسەر قوتابخانەکاندا دەگەڕێت و لەکوێ پێویست بێت تابلۆیەک دروست دەکات. تەواوی کارەکانی خۆبەخشین، بەڵام لە دروستکردنی هەر تابلۆیەکدا تێچووی زۆر دەکات و تابلۆکان پێویستیان بە ڕەنگ و فڵچەی زۆرە بۆ ئەوەی دیوارێکی سادا ئاوا بنەخشێنێت. تاوەکو ئێستا 18 تابلۆی لە 7 قوتابخانەی سنوورەکە دروست کردوون. هەر وێنەیەک دروستەکەی مانایەکی هەیە ئەوەی کە من دروستم کرد بۆ نمونام وێنەیە باس لەوەیە کە هەر کەسێ حەز و ئارەزوویەکی خۆی هەیە هەر کەسێک بۆ شتێکە خوێنێ ڕووناکیەک لە ئایندەی خۆی هەیە. سومەیە دەیهەوێت ئەو هاوڕێیانەشی حەز بە هونەرەکەی دەکەن هاوکاریان بێت و لێوە فێر بن. ئێمە پێکەوە قوتابین وەروەها بێزگەلەوەی کەلەوانەکانی دواناکەوێت تولیانی ئێوارەکان دەتوانانی بێتە ئێرانە لەو شوێنانی کە عنیواتە ڕسم و شتێک نییە دەتوانێت چالاکیی خۆی دەستی خۆی نیشان بکات. هەروەها من وەکو هاوڕێیەکی ینی سەرسام بەکارەکانی ئەتوانم بێم لەگەڵی دابم و هەر شتێکی ویست هاوکاریەکە ڕۆژانە. بەڵێ خۆشنووسی هونەرێکی دیکەی سومەیەیە لە ڕێگەی ئەم هونەرەشەوە ئامۆژگاری قوتابیانی کردووە. بەختیار قادر ڕوودا و سۆران.